ئەمڕۆ گەلی کوردستان سەربازە ئونەکانی تیمی گەڕۆکی تەندروستی سلێمانی بۆ پشکنینی کرەنتینەکراوەکان بەسەر دەکاتەوە کە ئەم سەربازە ونانە بە تیمێکی کەم و زۆر بچووک بەڵام خزمەتێکی گەورەیان پێشکەش بە هەموو لایە کرد کە بێگوێدانە مەترسی ژیانیان سات هەبووە ڕۆژ هەبووە نزیکەی 15 تا 16 سعات کاریان کردووە لەم دۆخەدا بۆ ئەوەی کە ئەنجامی دڵخۆشکەرە بەدەست بێنن. ئەمڕۆ گەلی کوردستان کەمێک لە ماندووبوون و کارەکانی ئەم تیمە لە سلێمانی دەخاتە ڕووکە لەم جەنگی کۆرۆنادا ڕۆڵی گرنگیان بین و بەردەوام لە کارکردندا بوون بۆ ئەوی خزمەت بکەن. کاک بڕیار ئەگەر بیتە لای ماچی گەلی کوردستانەوە بە ئامار پێمان بڵێ تا ئێستا چەند کەس لێرە پشکنینی بۆ کراوە هێڵرایەوە لەبەر سەلامەتی تەندروستی و ئەمڕۆ کە دوا قۆناغ پشکنینی بۆ دەکرێت و دواتر دەگەڕێنرێنەوە ماڵەوە ژمارەیان چەندە؟ بەپی دو ئامار لە ڕۆژی دەستپێکردی کەرەنتینەکردن لە شاری سلێمانیدا تا ئێستا نزیکەی 1500 و 1600 هاوڵاتی کەرەنتینکرا و ڕەوانەی کەرەنتینەکان کراوە کە لە هەر شوێنی تایبەت شوێنمان بۆ دابین کردبوون و ئەم ڕۆژ دوا قۆناغی هاوڵاتیان کە 35 هاوڵاتین کە لە پێک هاتوون لە هاوڵاتیانی دەرەوەی وڵات لە دووبەی و لە وڵاتانی ئەوروپی و لە خاچی ئێرانەوە کاتونەتەوە ناو خاچی کوردستان و لێرە کەرەنتینکراوە لە شاری سلێمانی ئەمڕۆ دوا ڕۆژی پشکنینیانە بێت کە نەتیجەکانیان دەرچوو بە ڕێز و خۆشەویستی و وانیوەکە نەتیجەکانیان بە نێگەتیڤ دەرچوو ڕەوانەی ماڵەوەکرێنەوە. کەواتە ئیتر ئەو هاوڵاتیانە لێرە نامێنن کۆتاییان پێدێ و دەگەڕێنەوە ناو مناڵی خۆیان. بەڵێ ئەوم هاوڵاتیانە لێرە نامێنن بە ئەمجارش دووبارەکەینەوە ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی وڵاتاتونەوە ئەمە دوا قۆناغە دوای دەرچوونی پشکنەکانیان ڕەوانەی ماڵەکانیانەکرێنەوە. دەسەکەت خۆش کاک بڕیار کە ئەرکتان کێشە ماندوو بوون و لەگەڵ ئێوە وەکو تیمی تەندروستی لەگەڵ براکانتان لە هێزە ئەمنەکان ئاسایش پۆلیس تەواوی دامەزراوەکان خزمەتێکی جوانتان پێشکەش کرد دەستان خۆش بێ و ئەمە مژدەیەکی خۆش بوو بۆ هەموو لایەکە لەخوا بەزیابێ توانیمان بەم خۆپارێزیە ئەم ئەنجامە بەدەست بێنین. دەسەکەت خۆش. کاک بڕیار کاک سرود ماندوو نەبن و دەستان خۆش جەنابەت وەکو ئاسایشی سلێمانی لێرە بووی کە لە ئەرکا بوون کاک بڕیاریش وەکو کەرتی تەندروستی و هاوشانی ئازیزەکانی تر ڕۆژانە چەند سەعات کارتانەکرد لێرە؟ ڕۆژانە ئێمە لە سەعاتە کارمان ناکرد. بەڵێ بەردەوام لە کارا بوون. بەردەوام لە کارا بووین ئەگەر بڕشتینە مەسەن سەردانێکمان کردە یان لە ماڵۆنانێکمان بخواردە یان زۆربەی کاتژنانەکانیشمان لێرە خوارد. بەڵێ ئەنیەوە نەبوو بڵێم وڵا بساعاتێکی معینمان هەیە ئەڕۆینەوەیان ساعاتێک لێرە نین لە جارێ لە سەرەتاوانەیە بەردەوامی لێرە بووین بەردەوامی ڕۆژنەوەمان نەبوو. دواتر کە نەختێتی وردۆ دەکەوت ئیشەکانمان چۆ سەرسکە و ڕێک کێشێکمان نەما لە ئیشکردنا و ئیداریاتمان ڕێخست دواتر شەوانە ڕۆژینەوە شێوا بوو 2 شەو 3 شەو 4 بەیانی کێشێکمان نەبوو و لە 8 شەو دەستمان نەکردەوە بە ئیش. بەڵێ ئێستا کە دەبینی تر کەرەنتینەکراو لە سلێمانی نامێنێ و دوایین پشکنینی بۆ دەکرێت هەست بە چی دەکەی کە تۆ دەبینیت ماندووبوونەکانتان لەگەڵ کەرتی تەندروستی لەگەڵ هێزەکانی پۆلیس لەگەڵ دای فەرمانگە خزمەت گوزارەکان بەزیایان نەچوو ینی چی دەڵێ ئەمە چی لا دروست بووە؟ وڵی دەست یەکەم دەستخۆشیدان یەکەم ینی بەڕاستی ئەمەی کە کرا ئەو هەماهەنگی کە لە سلێمانی کرا لە نێوان سەرجەم فەرمانگەکانە لە نێوان سەرجەم هێزەکانە لە نێوان تەندروستی و ئاسایش و پۆلیس و هاتووشۆ ینی هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە پرۆسەکە لە بەڕاستی ینی ئەمە ئیشێکی زۆر جوان بوو ئەم دەستە جەمعی کە هەمان بوو بەڕاستی ئەم یەکگرتووی کە کردمان ئەوەی کێتی کە ئەمە ئەنجامەکەی ئەمە ئەنجامەکە پابەتبوونی خەڵکیش لەگەڵ ڕاستی ینی بە هەمومان بە خەڵک بە فەرمانگەکان بە هێزەکان بە تەندروستی هەر هەمومان بە یەکەوە جوان بوو. دەستان خۆش بە ئێوە زۆر ماندوو بوون کاک سرود من وەکو نمونەیەکی بەڕێوەبەری دامەزراوەکان یا دام و دەستگاکان ینی بەشی دام و دەستگاکان لە ئاسایشی سلێمانی ماندوو نەبن ئەرکی ئێوە ڕاستە هەر لێرە نەبوو لە دەرەوەش بوو بەڵام ئەم ماوەیە بەجددی لاک بوون ئێوەش سەربازی ون بوون دەستان خۆش و ماندوو نەبن ینی ئێمە وەکو گەلی کوردستان ماندوو نەبوونیتان لێ دەکەین بێگومان خەڵکیش کۆمەڵانی خەڵکیش بە ماندووبوونی ئێوەی زانی بۆیە پابند بوو لە ماڵەوە.
دەستان خۆش دەستی زادان وەرە ئەم لا جاوا کاگوڕێژ وەرگرم زانام کاگوڕە تۆ ڕۆژانە چەند سەعات لێرە بووی کاک بڕار جەناب دۆکو سەرپەرشتیاری کرەنتینەکانی سلێمانی ڕۆژانە چەند سەعات لە کارا بووی من دەدی هاوڕێم کاکسرود وتی کاتمان نەبوو لە بیدایەتەوە هەتا چواری بەیانی و پێنج ینی ڕۆژیوا بۆ 2 سەعات نووسین لە ئێستاە کە تۆزە ئیدارەکەمان ڕێخستەوانێ کەوتینە سەرسکە لە هەشتی بەیانەوە تا 2 شەو یەکی شەو لێرێک بە بەردەوامی ینی بەڕاستی ئەم نەخۆشی کۆرۆنایە و ئەو دەستە جەمعی لە شاری سلێمانیە کە دەستی پێکرد فێری کردین چۆن وڵاتەکەمان پارێزین فێری کردین چۆن بەدەم هاوڵاتیان و خزمەتکردنی شارەکەمانەوە بڕێن من بڕاتان هەبێت کە ناوی شاری سلێمانیان جاری وایە دڵم پڕە بێت لە گریان ئەو دەستە جەمعی و خۆشەویستی لەگەڵ ئەم برایانە بینیمان لە ڕاگەیاندن لە تیمەکانی ئاسایش لە پۆلیسی سلێمانی چالەکی مەدەنیەکان لە بەرگری شارستانی لە مەحافظێت لە قایم قامێت لە تەندروستی سلێمانی بەڕاستی فێری کردین کە لەمە دووە چۆن بتوانین خزمەتکاری هاوڵاتیان بین لە ناو شاری سلێمانیە من یەکێک لەو ئیسپادانەی کە لەم سەرپەرشتیاری کەرنتینانە کە تا مردم من سواسی دکتۆر سەباحەکەم وەکو بەڕێوەبەری گشتی سلێمانی منی دیاری کرد لە ناو هەموو سلێمانیە بۆ سەرپەرشتیاریم کەرنتینایە فێریم کردم چۆن هاوڵاتیان نەرمونیامی بەرامبەری بەڕاستی خەڵکانێکە هاتنێرە بە ئەسابێکی هیلاک بە ماندوو بوون هەستیان بە زەم بەکرد بەڵام دوای ئەوەی کە ئێمەکە کوتینە قسە و ینی جاری وا بوو بە قسەی خۆش و بەگاڵتە و گەب ومان لەو هاوڵاتیان ناکرد کە کەرنتینیان تەواو بوو بڕاتان هەبێ ئەمە زۆر ڕێککەوتووە کەسێکە بێ کاکسروت کرەنتینە کرابێ یەکەم جار بەڕقەوە لەگەڵ ئێوە تەعاملی کردبێ بەڵام دوجار ئێستا کە گەڕاوەتەوە ماڵەوە خۆشببختانە بەڵام ئێستا بوو بێ بە هاوڕێتان و هەواڵی یەکتری بپرسن بەتاچیت بڕاتان هەبێ ئەمە مجاملە نییە جار دیوایە لە سوۆشیال میدیای گاڵتەمان پێکەن ئەڵەن ئەمە مجاملەیە هاوڵاتیمان هەیە ئێستا بشانتەین ئەڵێ خۆزگە دە ڕۆژیکەتان بۆ تازەکە ینی ئەوەندە هاوڕێتێکە دروست بوو لە نێوان ئێمە دروستمان کردو بۆ لەبەرێم خەڵکە سجن نییە بێ پێی بڵی تۆ پارێزراوی لە ژیانێک کە تووشی ڤایرۆسێک نەبی گرنگەوەی نەتیجەی ئەم کاری پێکەوەیە کە باسمان کرد ئەنجامەکەی ئەوەیە کە بینیمان جێگەی دڵخۆشکەرەیە ئیشەڵا سەرکەوتنیش بەسەر ئەم جەنگەیە بەدەست دێنین ماندوو نەبن و دەستی ئێوەی سەربازی ون خۆش کە خزمەت دەکەن هاوشانی براکانی ترتان کە ئێستا ئێمە لەوانەیە نەتوانین لێدوانیان لێوەرگرین یا بیان گوازینەوە خزمەتیان کرد ئێوە نمونەتان زۆر بێ ئێوە سەربازی پێشەوەی بەرەی جەنگ بوون دەستان خۆش ماندوو نەبن من دەچمە لای ئەوانش ماندوو نەبن سەرقاڵی کاری خۆتان من کاکزانە ئەکرێ فەرمونون ئێوە توانن پشووی خۆتان وەرگن کاکزانە ئەکرێ نمونەیەکم پێ بڵێ تۆ لەکەیەکەوە کار دەکەن وەکو ئەم تیمە گەڕۆکەکە کارتان تەنها ئەوە بوو پشکنینی کرەنتینەکراوەکان بکەن هەل لە سەرەتای دروستبوونی کەرنتینەوە 27 ئێمە دەست بەکار بووین تا ئەم دقە سیانزەی چوارە واتا مانگونیویە کە ئێمە لە هەشتی بەیانیەوە بۆ هەشتی ئێوارە کات و ساتمان بۆ نەبووە هەر کاتێ لە کەرنتینەوە ئێمە ئاگدار کرابێتینەوە کە پشکنینمان هەیە یەکسەر بەخۆم و تیمەکەمەوە کات پێک هاتوین لە 5 کەس دوو برادەرم لەگەڵە خۆبەخشن هەر بە خۆبەخشی هاتون تا ئێستا دانەمەزراون سییانمان ڕسمین و دوانمان خۆبەخشین بەردەوام ئەم مانگونیوە لە خزمەتی هاوڵاتیان بووینە بۆ پشکنین تیمی سامپلین بۆ هاتوین سواب مالیەوە گرتون و بردومانەوە بۆ سەرچنار فاسەکەی دەرچوە ئێوە سەربازی ون بوون وەکوتم لەبەرەی پێشەوەی جەنگی کۆرۆنا بن ینی سەربازەکانی پێشەوە بن یاخوا خوابتان پارێزێ و لەشتان ساغ بێ و نمونەیەکی جوانی خزمەتکردنتان پێشکەش کرد کە بوونە جێی شانازی پێم بڵێ ڕۆژێک کە زۆر ماندوو ببێتن شتێکی وا هەیە کە ڕۆژێک پشوتان نەیابێ و زیاتر لە 8 سعات لە کارکردنا بن یاخود زیاتر لە 16 سعات لە کارکردنا بوو بێتن ئەو ڕۆژەم لەبیر ناچێت کە زۆر ماندوو بووین هەر لەم سەناریە بوو ئەو ڕۆژە بوو کە یەکەم وەجبەی کەرنتینە نێدراوە بۆ ماڵەوە لە هەشتی بەیانیەوە تاکو و دەی شەو ئێمە لێرە خەریکی سوابەرگرتوین لە هاوڵاتیان کە وەجبەی یەکەم بوو کە بووەوە هاڵێکی خۆش کە یەکەم وەجبەی کەرنتینەکان نێدرایە بۆ ماڵە ئەو ڕۆژە زۆر هیلاک بووین بۆ ماوەی تقریبەن لە هەشتی بەیانەوە تا دەی شەو ئێمە کارمان کردووە لێرە کەواتە باشە کاکزانە ینی ماندوو بوون ئەزانم زۆر ماندوو بوون دەستان خۆش بەڵام دەبینن ئەنجامی هەبوو ینی هەم خەڵک هاوکار بوو و هەم کاری باشتان کرد و هەموو لایەنەکان ئێستا ئەمڕۆ کەرنتینەکرا و ئیتر دوایین پشکنینی بۆ کرا چیت لا دروست بوو کە دەبینی ئەنجامی کارەکەت ئەمڕۆ ئەوەیە کە پێی گەیشتن
من سەرەتا سپاس بۆ بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی بە تایبەتی دکتۆر سەباح کە ئەو پلانە تۆکمەیی دانا کە ئەمڕۆ بەرهەمەکەیمان بەدەست هێنا دیارە ئێمە سپاسی هاوڵاتیانەکەن کە پابەندی ڕێنمایەکان بوون چونکە ئەو ڕێنمانی ئێمە لەو تەندروستی سلێمانی کە بڵاومان کردو ئەوان پابەند بوون بووە هۆی ئەوەی ئێمە ئەم سەرکەوتنە بەدەست بێنین وەسپاسی برایانی ئاسایش هەموو بە یەک تیم ئیشمان کردووە ئەمڕۆ بەرهەمەکەی کە هاتووەتە دی کە لەخوا بە زیاد بێت شاری سێمایی لە ژێر کۆنتترۆڵایە توانراوە بە شێوەیەکی باش سەیتەرە بکەین بەسەر ئەم ڤایرۆسەدا. شەڵا بە پابندبوونی زیاترمان دەتوانین سەرکەوتنی گەورەتر مسۆگە بکەین. کاکزانە ماندوو نەبی ماندووبوون لە ڕوخساردا دەبینم لەشتان ساغ بێت. جەنابەت ئەرکت چی بوو لەگەڵ ئەم تیمانە بێتە لای منەوە؟ ئێمە لەگەڵ کاکزانە سەرۆکی تیم بوو خۆبەخشانە ئێمە لەگەڵ کاکزانە بەردەوام بووین لە 27 دووە بەردەوام لە ئیشا بووین تیمی سامپڵین بوون ئەو کارنتینانێک کە لە ئوتێل و شوێنەکان بوون ئێمە بەردەوام چوون و سامپڵمان لێوەگرتوون بۆ پشکنین. تۆ فەرمانبەری یا خۆبەخشی؟ من فەرمانبەرم. لەش ساق بێ و ماندوو نەبی هەمووتان ماندوو بوون ئێوە سەربازی ونن بەڵام چی بە خەڵک دەڵێ ئێوە ماندوو بوون لە پێناو خەڵک ئێستا چیت هەیە؟ ئێستا زۆر سپاسی هاوڵاتیانەکە کە پابند بوون زۆر خۆمان بە خۆشحاڵە زاری کە توانیمان ئەو سەرکەوتنە بە پشتی هاوڵاتیان و ئێمەش کە توانیمان هیلاک بین لەگەڵیانە و خۆشحاڵی مام سەرکەوتنی ئینشەڵڵا تێپەڕێن. کاک سۆران وانە؟ کاک سۆران تۆ چۆ تەواو کردووە و خۆبەخشی وایە؟ من کارمەندی ڕسمیم بەشی تەندروستی کۆمەڵم تەواو لە پەیمانی تەکنیکی سلێمانی. بەڵێ ڕۆژانە چەند سەعات کارتان دەکرد پێم بڵێ لە ژیانتان لە مەترسیا بوو بۆم باسکەیت گوێتان نایپی لە پێناو سەلامەتی بەدەر لە کاری ئەم خزمەتکردنە لە دژی ڤایرۆسی کۆرۆنا من کارمەندم لە نەخۆشخانەی هەناوی شەی دکتۆر هێمن و لە پاڵ داوامی خۆمە وەکو کارمەندێکی خۆبەخش هاتوومەتە سەنتەری نەخۆشخانەی تاهی عەلیوالی بەگ بۆ ڕووبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە 27 دووە ئێمە بەردەوام بووین لە خزمەتکردن بە هاوڵاتیانی خۆشەویست. باشە چی وای کرد کە تۆ ژیانی خۆت بخەیتە مەترسی و لەبەری پێشەوەی ئەم جەنگەدا بیت و خزمەت بکەیت لەگەڵ براکانت لەگەڵ خوشکەکانت لەگەڵ ئازیزەکان بۆی کە سەلامەتی هەموو لایەک بپارێزن؟ بەڕاستی لە سەرەتادا خەڵکانێکی کەم هاتنە پێشەوە بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەگەر من نەیکەم ئەو نەیکای چێ بیکە من ئیشەکەم ئەمەیە ئەمڕۆ ڕۆژێک پێشمەرگە بەرگری کردووە لە خاک و لە وڵات بەدایان و سەدان و هەزاران شەیدیاناوە ئێستا ڕۆژی منە ئەگە من خۆم شارمە خۆم نەیکەم ئەی چێ بیکە خۆم بە خۆشحاڵەزانم. ڕۆژی تۆی کاربەندی تەندروستیە پزیشکە بۆی خزمەتکەن بەڵێ بە تاچێت تووشی هەستێکی تووشی هەر ڕووبەڕووبوونەوەیکی بم لە بەتەرسی ژیانم هیچ گوێم لێ نییە هیچ ناترسم و بەردەوامیشە بۆ لەمە دووە هەر شتێکیکە هەبێ ماندوو لە بەرەکانی جەنگی ژام هەر بەشداریمان کردووە و بەردەوامیشان خۆش بێ ماندوو نەبێ دەست خۆش بێ ماندوو نەبوونیت لێ دەکەم. جەناب دێکێکی لەو گەنجە خۆبەخشانەی کە دەرچووی بەشی پەرستاری پەیمانگای چی وای لێ کردی تۆ وەکو خۆبەخشێک بیتە پێشەوە ینی بەبێ موچە لەم دۆخە سەختەدا هاوکاری کەرتی تەندروستی بکەیت و لەبەرەی پێشەوەی جەنگی کۆرۆناژبی خزمەت بکەیت تۆی گەنج چی وای لێ کردی ئەمە بکەیت؟ من پێش هەموو شتێک کە سوکاری خۆم کە هاتنەوە یەکەم وەجبە لە کەرنتینە لێرە دانران بەڵێ هەتا ئەو کەسانێکە بۆمانکردن ناسیاوی خۆمی تیا بوو ئەگەر یەکێ ناسیاوی خۆی ببینێت تووشی حاڵەتەوە چۆن ناچە بەدەمیەوە ئێمەش بارکی سەرشارمانزانی لە هەر حاڵەتێکا بانیان کردین لە خزمەتیان ناوین یعنی ئەم هەستا وای لە تۆ کرد کە بەردەوام بیت و بێ خزمەتکەی کە کەسوکارەکەی خۆت لێرە بینی خزمەت دەکرێن و تۆ شانت دابەری و بڕیارەدا خزمەت بکەیت. یەکەم کەس خزمەتکرێت کە سوکاری خۆمانە هێتر خۆی من بە جیاوازی خزمەت یەمیمان کردووە یعنی سەرەتا هاتی بۆی کە خزمەتی کەسوکارەکەی خۆت بکەیت دواتر بڕیارەتدا بەردەوام بی لە خزمەتکردن. بێگومان چونکە ئەوەی بەسەر کەسوکارمان هاو بۆ خەڵکیش هەماشدا کە کەسوکاری خۆم بینی تووشی ناڕەحەتی وابوون بارکی سەرشان بزانی یارمەتی ئەوانی تریش بدەم. دەست خۆش بێ من لە چەند ناوەندێکی تری تەندروستیش لە نمونەی ئەم گەنجە خۆبەخشانەم بینی کە یەکێک لە بوارەکانی تەندروستیان تەواو کردبوواتە بڕوانامان هێنابوو لە پەیمانگا لە کولیە بینیمان کە خۆبەخشانە دانەمەزراون هیچ جۆرە موچەیەکیان نییە بەڵام هاتن خزمەتیان کرد و هاتن هاوکار بوون بۆ ئەوی کە هەمووان پێکەوە کارەکان بەباشی تێپەڕێنین نمونەت زۆر بێ دەست خۆش بێ و هیوادارین لە نزیکترین کاتدا بەسەر ئەم دۆخەدا سەرکەوین سەرکەوتوبی فەرموو سەرقاڵی ئیشت بە. کاکەمال لای ماچی گەلی کوردستان نزیک بکەیت جەنابەت لێرە حەزەکەم ڕاشکاوانە پێمان بڵێ خزمەت کرای لە ئاستی خزمەتەکانی ئێرە ڕازی بووی
وەکو ئەوەی کە چەند ڕۆژێک لێرە مایتەوە و خزمەت کرای حەزەکەم ڕاشکاوانە قسم بۆ بکەیت. سپاس بۆ ئێزانی مەزن لە ڕاستیە لە ڕژێک لە ئینسان گەڕانێتەوە ئێرە ئێمە کۆمەڵێک خەڵمی لە ئینسان تقریبا 34 کەس بووین بە سلێمای بەگەرمیانەوە ئەوێ هاتن ئێرە تقریبا 30 کەس بووین بەڕاستی و ڕازگۆیانە هاتوونێت ئێرە سیرکە ماکی پیشانی کاری پیشانی بە شوێنی سیاحیە گەشتیاریە و لێرە ئێمە کەریت نەکراین بۆ پاراستنی تاوانگیانی ئێمەمانن و کەسوکارەکەشمانەوە شارەکەشمانە خۆشبەختانە زۆر مهم خزمەتکراوە خوارد لە کاتی خۆیان دێت و هەموو خەدەماتەکان خزمەت گوزاران لە کاتی خۆی ئەگات دەستمان جگای شانە دەستخۆشی بوویت 100 چی بە کارمەندانی تەندروستی و پزیشک و براکانت لە ئاسایش ئەمەوێت ڕێز و خۆشەویستیم بۆ هەمویان بگێنم دەستیان خۆش بێت هیوای سەرکوتیان بۆ خوازم هیوادارم سلێمانی هەمیشە نمونە بێت لەم ئاستەی کە ئێستا هەدی وە باشتر و باشتر بێت شتێکی جوان باوەڵێن کراوە ناکرێت بیخەمڵێ تەقیمی بکەی بڵێ وڵا ئەمە ئەوەیە لە زیاد لە پێویستە با بڵێن بەڵێ تۆ چەندین ڕۆژە لێرە خۆت کەرەنتی نەکراوە لە پێناو سەلامەتی خۆت و خێزانت و هاوڵاتیانی شارەکەت چی بە خەڵک دەڵێ بۆ ئەوی کە لەم کاتەدا زیاتر پابند بن ژیانی خۆیان بپارێزن ئەمەوێت بەڕاستی بە کۆمەڵای خەڵکی کوردستان بڵێم من ئەمە یەک شتێک بە کورتی بڵێم من پێشتر ئەنفالم بینیوە لە ئەنفالەکانە کورد زەبێکی زۆر پیسی بەرکەوت خوانەکەران ئەگەر ئەم حاڵە لە کوردستان دووبارە بێتەوە ئەنی بە ئاسای ناجێی خۆمان 10,000 کەسمان بە کات لێ بڕات ئەنی کارسای گەورە ئەقەومێ ئێمە هەممان 5-6 میلیۆن کەسین ئەگەر میلیۆنێک بڕاخواانە خواستە چی ئەمێنێتەوە بۆ داهاتوو بۆ نەتەوەکان بۆ ئەو قەویمان چێمێت لەبەرەوە تکا ئەەکەم خەڵکی کوردستان بە عام ئەمە ڕەچاو بکات بۆ ئەوەی کە لە ڕووی ژمارەمانە بمێنەوە ئەنی بەردامی لە ژیان بۆ وڵاتەکەمان تکا ئەەکەم لە ماڵە بمێنەوە هەتا ئەو کاتەی کە پێیدارەکان ڕێگاتە ئادەم بێنە دەرەوە دەسەکەت خۆش ئێمە خۆشحاڵ بووین کە جەنابشت تەندروستیت باشە و دەگەڕێیتەوە ناو خانەوادەکەی خۆتان ئەمە وەکوتم ئەمە ئەنجامی ئەوەیە کە تۆی هاوڵاتی تۆی ئەوانەی کە لێرە بوون هەستان بە بەرپرسیارەتی کرد و هاتنە کەرەنتینەکان و ژیانی خۆتان و کەسانی بەرامبەریشتان پاراست و ئێمەشتان پاراست و کۆمەلگاکەشتان پاراست دەستان خۆش بێ ئێمە وەکوتم ئەمە مای خۆشحاڵیمانە کە ئێمە بینین تەندروستیتان باشە و دەگەڕێنەوە ناو خانەوادەکانتان خۆ ئاگای لێتان بێ خۆ ئاگای لێتان بێ سەربازە ئونەکانی جەنگی کۆرۆنا ماندوون بەتاوەتی ماندووبوونیان دەڕەوێتەوە کاتێک هاوڵاتیان پابەندن و هەمومان پێکەوە هەنگاو دەنین بە جێبەجێکردنی ڕێنمایەکان بۆ ئەوەی لەم جەنگەدا سەرکەوتوو بین. ئەم تیمەی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە کرەنتینەکان بەردەوام لە کارکردندا بوون بۆ ئەوەی کە هەموو لایەک بپارێزن. پێکەوە بە پابەندبوونمان ئەم دۆخە شتێتە پەڕێنین.